شەڕ و ململانیەکان لە خۆرهەڵاتی ناوەڕاست تا دێ بەرەو سەختی دەچێت لە ئەمریکاش چاوەڕوانی ئیدارەی نوێ ئەگەری گۆڕانکاری لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا دەبێت چۆن بێت سەرۆکی نوێ کە لە 20 مانگی داهاتوو دەسەڵات دەکرێتە دەست ئایا ئەو گفتانەی سەروەختی بانگەشەی هەڵبژاردن داوێتی تاکو چەند جێبەجێ دەکات هێنری بارکی وەک بەرپرسی دۆسیەی خۆرهەڵاتی ناوەڕاست لە سنتەری وڵسن لە واشنگتن لای وایە ڕوون نییە سیاسەتی دەرەوەی ترامپ لەمەڕ خۆرهەڵاتی ناوەڕاست چۆن دەبێت بەڵام یەکشت ڕوونە ئەمریکا لە شەڕی داعش بەردەوام دەبێت ڕێبازی زۆر هەیە لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا گۆڕانکاریشی بەسەردا دێت لە ئیدارەیەکەوە بۆ ئیدارەیەکی دیکە بە ڕێژەی لە سەدادا تاوەکو 20 بەڵام لەگەڵ ترامپدا نازانین چی ڕوودەدات کێشەیەکی دیکە ئەوەیە کە سیاست دەکات لە ڕێگەی تویتەکانیەوە لەو کاتەش کە دەبێتە سەرۆک بەردەوام دەبێت لە لێدوانی کەم زانیاری ئایاوا لە ڕاوێژکارەکانی ناکات دوای ئەو لێدوانانی بکەون لەبەر ئەوەی سەرۆک و توێتی تا ئێستا زۆر کەم دەزانین لەبارەی چۆنەتی هاو ئاهەنگی ترامپ لەگەڵ تیمەکانی ئەو ناڕوونیە لە سیاسەتی سەرۆکی هەڵبژێراوی نوێ لە لای زۆرێک لە شیکەرەوەکان ئامادەیە گەورە شیکەرەوە لە پەیمانگای واشنگتن دەیڤد پۆڵاک لە لێکدانەوەکانی پشت بەو تیمە دەبەستێت کە پۆستە گرنگەکانی سیاسەتی دەرەوەیان گرتوۆتە ئەستۆ ئەو کەسانی کە ئەو دیاری کردوون وەک برێکس جۆلسن یان جێمز ماتس و مایکل فلن لە پۆستی کاریگەری ڕاوێژکارانی سیاسەتی دەرەوە و بەرگری و ئاسایشی نەتەوەی هەمیان بە سەرۆک دەڵێن ناتوانن لە جیهان پاشەکشێ بکەن بە هۆکاری ئابووری ئاسایشی و سیاسی لەو باوەڕدام ئیداری ترامپ زۆر چالاک دەبێت لە ڕووی سیاسەتی دەرەوە شەڕی داعش وڵاتانی زلهێز و ناوچەیی کۆکردوتەوە هەر لایەو بە شێوەیەک بەشدارن ئەو هێزانش کە لەسەر زەوی ڕوبەڕوویان وەستاونەتەوە لای ئەوانیش لە بری جیهان شەڕی دژمنێکی هاوبەش دەکەن هەموو لایەنەکانی ئەو شەڕەش چاوەڕوانی نەمانی داعش و ئاکامەکان دەکەن ئەگەر ڕاستگۆ بم لەگەڵتانە کەس نازانێت گۆڕانکاریەکان چۆن دەبێت تەنانەت خەڵکی باڵای ئیدارەی سەرۆکی هەڵبژێردرا و ترامپ بە دڵنیاییەوە ئەوانیش نازانن چی ڕوودەدات چیان دەوێ بیکەن یاخود چی بکەن بۆ ئەو مەبەستە لە دوای نەمانی خۆناغی داعش بە بڕوای من هیچ گۆڕانکاریی ئەوتۆ لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا ڕوونادات ڕەنگە بیانە پشتگیری هاوپەیمانان و دۆستەکانیان بکەن لەو ناوچانە بە مەبەستی سەقامگیری ناوچەکە هەروەها شەڕی تیرۆریش سەرتۆپکی کارەکان دەبێت لە ئەمریکا ئەوەی ناسراوە کوردەکانن لە سووریا و باکووری عێراق هاوشانی سوپای عێراقی لەسەر زەمین شەڕی داعشەکەن لەسەر وەختی بانگەشەکانی هەڵبژاردننی سەرۆکی هەڵبژێرا و دۆناڵد ترامپ باسی لەوە دەکرد کە دەبێت پشتیوانی ئەو هێزانە بن کە شەڕی داعش دەکەن کورد وەکو نەتەوەیەک سەرڕای پشتیوانی دارایی و چەک و کەرەستەی جەنگی و پشتیوانی فڕۆکەکانی هاوپەیمانان لەو شەڕەدا ئایا دەستکەوتی سیاسیشان دەبێت زۆر باشە بۆ کورد تا ئەو دەمەی داعش لەوێ ئەوان شەڕی داعش دەکەن با بڵین لە مانگی 6 ساڵی ئایندەدا داعش بە تەواوی لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا لەناو دەچن وەکو هەڕەشەیەکیش نەمێنن بەڕێز ترامپ چی دەکات بۆ ڕێزگرتن لە کورد نازانین سیاسەتی چۆن دەبێت یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا واشنگتن